ماوەی 3 ساڵە تاپۆکردن لە قەزای سۆران وەستاوە و تاوەکو ئێستا تاپۆکردنی زەوی و خانوو دەستی پێ نەکردوتەوە. بۆ ئەمە بەستەش لە بەردەم قایمقامیەتی قەزای سۆران گربوونەوەیەک لەلایەن چەند چالاکوانێکەوە بەڕێوە چوو. ئەوان دەڵێن بەهۆی خانەنشینبوونی سەرۆکی لێژنەی تاپۆکردنی زەویەکان لێژنەکە هەڵوەشاوەتەوە و تاپۆکردن وەستاوە. بەڕێز سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بابەت یاداشنامە بە پێی بڕیاری ژمارە 2700 کە لە بەرواری 15 2009 دەرچووە بۆ مەبەستی چارەسەرکردنی کێشەی زەوی و خانوو دوکانەکانی شاری سۆران کە لە بارودۆخێکی تایبەت دروست کراون لەسەر زەویەکانی شارەوانی ئەم دەبەرە. بڕیار درا بۆ پێکهێنانی لێژنەیەک بە سەرۆکاتی خات و حیات بۆ تاپۆکردنیان، بەڵام بەهۆی خانشینبوونی سەرۆکی لێژنەکە خودی لێژنەکە هەڵوەشاوەتەوە. دوازاریش لە بەرواری 5 هەفتی 2015 بە بڕیاری ژمارە 695 لێژنەیەک بە سەرۆکاتی قایمقامی قەزای سۆران پێکهێنرا کە تەنیا دەسەڵاتی تاپۆکردنی 3 نەخشەی پێدراوە کە خودی ئەم نەخشانە تعدیل و تەواو نەبوونە. لە ئێستاشدا بۆ ماوەی 3 ساڵە تاپۆکردن لە سنووری دەڤەری سۆران وەستاوە. ئێمە ئەمانەوەی دووبارە لیژنەیەکی نوێ تشکیل بکرێت بۆ ئەوەی کاروباری تاپۆ لە سنووری دەڤەرەکەمان دەست پێ بکاتەوە، چونکە لە بەرژەوەندی خەڵکەکەیە ئەگەر کەسێک خان و تێک بدات و دروست کاتەوە ناتوانێت ئەو کاروبارە تێپەڕینی ئیلا دەبیت دایرەی تاپۆ موجود بی، بەڵام ئێستا لەبەر ئەوەی 3 ساڵە دایرەی تاپۆ ڕاوەستاوە، ئیش کاروباری خەڵک ڕاوەستاوە. زیاتر لە 2000 هاوڵاتی داواکاریان ئاراستەی شارەوانی کردووە بۆ ئەوەی زەویەکانیان تاپۆ بکرێن و ڕێگایان پێ بدرێ خانوو دروست بکەن، کەچی تاوەکو ئێستاش لە چاوەڕوانی شارەوانیدان بۆ ئەوەی وەڵامیان بداتەوە. ئەو معاملانەی کە درانە شارەوانی بەشێکان زەوی بەتاڵن کە زیاتر لە 2000 داواکاری ئێستا لە شارەوانی سۆران هەیە بۆ ئەو زەویانەی کە دەکەونە نێو گەڕەکەکان داوای تاپۆکردن دەکەن. بەشێکی تریش ئەو خانوانەنە کە دەتوانن لە سەروی 7000 خانوو زیاتریشن کە بەشێکیان لە ڕووی هوەری کێشیان هەیە، بەشێکیان دەتوانین سەنەدیان هەیە تاپۆکەن. هەر کاتێک ئەو نەخشانە تەواو بوون ئەتوانین لە سنووری ئەو 3 نەخشەیە مامەڵەی تەملیکردنیان بۆ ئەنجام بدەین. کۆمەلگای زۆرەملەیەکانی سۆران بڵێن کۆمەلگای دیانان و کۆمەلگای گەڵاڵە ئەتوانین مامەڵی تەملیکردنیان بۆ ئەنجام بدەین، چونکە ئەوان پێشووتر فەرمانێکی تایبەتی ئەنجومەنی وەزیرانیان هەیە، ئەتوانین کارەکانیان بۆ ئەنجام بدەین. قەزای سۆران لە دوای ڕاپەڕینەوە بە شێوەیەکی خێرا زیادی کردو. لە ئێستادا نزیکەی 100,000 خانوو دەبێت بەهۆی نەبوونی نەخشە و پلان بۆ دروستبوونی شارێکی ستاندارد لە سەرەتای دروستبوونی شارەکەوە لەلایەن شارەوانی و بەهۆی دەستڕۆیشتووی بەرپرسان وای کرد نەخشەی شارەکە بەناڕێکی بڕوات و زۆرێک لە شوێنەکان بە زیادەڕۆیی دروست بکرێن و گرفت بۆ دروستکردنی شەقام و پارک و سەوزایی دروست بکەن. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.